بەڵێ ئیمە لە خۆپیشاندان و ئاژا و ئاڵۆزینە و بەغداوەرەنا و موسیقیەوە گۆرانیەک دەنگێک کە بێگومان دەنگێکی ئاسمانی هونەرمەندی نەمەر عەباس کەمەندیە کە ئەمڕۆ فستیڤاڵی عەباس کەمەندی ڕێک دەخرێ مامۆستای حەوت هونەرە بە حەوت هونەری زیندوو ناوبانگی هەبووە دەنگێکی تایبەت خاوەن ستایلێکی تایبەت و شێعر و هۆنراوەی تایبەت و نووسنی تایبەت لە بواری دوبلاژە کاری کردووە چەندین بەرهەمی ناوازەی دیکە بێگومان ئەم فستیڤاڵە جیا لەوەی کە باز لە کارەکان و بەرهەمەکان و هەروەها ڕێزگرتنیشە بۆ هونەری نەمەر عەباسی کەمەندی لە هەمان کاتیشدا ڕێکخستنی بە چەند بابەتێکی تایبەتە بە هونەرکەی و نووسینی کتێبێکە لەلایەن نووسە بەرهەم عەلیەوەکە بۆ خۆشی ڕاستەخۆ ئەم فستیڤالە و دەستگەمە دیێ باسی ڕێکخستووە باسی حەوت هونەرم کرد لە عەباس کەمەندیدا بێگومان عەباس کەمەندی هونەرمەندێکە خاوەن دەنگ و ستایلێکی ئاسمانی و لە نزیکیشەوە بۆ خۆمان بینیمانە جەنابەت وەکو نووسەرێک چۆن پێناسی عەباس کەمەندی دەکەی بە تایبەتی دوو بەرهەم و دوو کتێبیشتان هەیە کە لەبارەی عەباس کەمەندی نووسیتە بەخێر بێن لە ڕاستی نازانم چی یەکەم زارناوی ناوە مامۆستای حەوت هونەر بەڵام هێشتا ئەتوانم بڵێم غەدری لێکراوە ئێمەش فستیڤاڵەکەمان ناوناوە عەباسی کەمەندی مامۆستای حەوت هونەر بەڵام ئەوەی کە لە نزیکەوە بەرهەمەکانی عەباسی کەمەندی ڕەوانشاد بزانێ زیاتر لە حەوت بواری زۆر ئەتوانم بڵێم 11 بۆ 12 بوار زۆر بەرهەم گەلی زۆری هەن ئەو شاعیر بوو ئاوازدانەر بوو گۆرانی بێژ بوو نیگارکێش بوو کەڵەی دروستە کرد دۆبلێر بوو کاری میدیایی زۆرە کرد هەم لە ڕادیۆ هەم لە تەلەڤیزۆن هەم لە ڕۆژنامەکان شتیان نووسی و مێژ و نووس بوو چەند کتێبێکی مێژووی هەیە کۆمەڵێک کەلەپور ناز بوو کۆمەڵێ چیرۆکی گرنگی کەلەپوری و پاڵەوانی گرنگی کەلەپوری لە ناو ئاسی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی گەورە زیندوو کردوێتەوە کارگەلی زۆری هەیە بەڵام ئیتر پێما بێم وینێکی وتەیەکی بەناوبانگەکە ئەڵێ حەوت هونەر ئەزانێ کەمەندی ئەستێرەیەکی دراوشاوی گەورەی ئێمە بەشانی ئەوەی زانین کە هەموو ساڵە یادی بکەینەوە ڕێکخەری ئەم فستیڤاڵە سپامێکی گرنگکە بە تایبەتی بۆ دنیای هونەر بۆ هونەرمەندە بە تایبەتی هونەرمەندانێکی ئێستاماون کە ڕەنگە خاوەنی هونەری بیکەشن ڕەوانشاد عەباسی کەمەندی تایبەتمەندی هەرە گرنگی ئەوە بوو کە بە تەواوی لەسەر کەرەستەی کوردەواری ئیشیە کرد جارێکیان بۆ خۆم دیدارێکم لەگەڵ کردبوو لەگەڵ کرد باسی ئەوەی کرد کە ئەگەر ئێستا سینەماکار چیرۆگنووس ڕۆمان و شاعیر هەموو ئەوانەی لەو مەزالانە لەو بوارانەیە ئیشەکەن شانۆکار ئەگەر ئێستا بەس لەسەر کەرەستەی وڵاتی کوردەواری یاخود ئەوەی کە کورد خۆکردی کووردە بەرهەمی فکری کووردە لەسەر ئەوانە ئیشکەم بەشی 150 ساڵی تر ئیش دەکرێت ینی بە سەدان فیلمی سینەمایی بە هەزاران تێکست و بابەت ئەتوانی بنووسێت هەر بە سوود وەرگرتن بۆیە من بایەقدانی ئێمە لە دەستگای میدیایی باس بەم پیاوە بەم کەڵە هونەرمەندە گەورەیە کەڵە ڕۆشنبیرە گەورەیە لەو ڕوانگەیەوەیە کە بەڕاستی هی هەست بە هیچ شتێکی بێگانە ناکەین نە هونەریە نە لە نووسینیان لەو کارانەی کە پێشکەشی کردوین بەرهەمە لەو کوونووسەر لەگەڵ ما بوو ڕێخەری فستیڤالەکە ئێمان ئاماژە بۆ بکەم کە فستیڤالەکە بە سپۆنسەری میدیای کوردستان 24ریشە جا لەوەش خێزانی عەباس کەمەندی لێرە وەکو کچی عەباس کەمەندی کە لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگە سرۆخان بێتە ئێرە سرۆخان بەخێر تەشریف بێنن بۆ هەولێری پایتەخت لە سنەوە تەشریفتانەوە جەنابەت چ قسەیەکتە وەکو کچی گەورە هونەرمەند خوا لێ خۆش بوو عەباس کەمەند من سلام مەسلا خزمەت تۆ مردمی هونەردۆست کوردستانە زۆر خۆشحاڵم کە ئیمڕۆ لێرەین خۆم و بنەماڵەم زۆر لە میێوانداریان سپاس دەکەین هیوادارم کە هەمیشە سلامەت بن و سپاس هەموو کەسگەلێک کە ئەمڕۆم بەرنامەیانە بەڕێخستوواکەم مامنۆ تەشریف بێنە زۆر سپاس ئیمان فستیڤالەکە کەمێکی دیکە دەست پێ دەکات وەکو ئاماژەم پێکرد بە سپۆنسەری میدیای کوردستان 24ریشە و فستیڤالەکە بۆ گەورە هونەرمەند مامۆستای حەوت هونەر عەباسی کەمەندی کە خاوەندێکی و ستایلێکی تایبەت بووە لەگەڵمانە نەماوە بەڵام بەڕۆ بە لەگەڵ هونەرمەندانە و لەگەڵ کەسانە کە حەز بە موسیقای کوردی دەکەن بە تایبەتی ستایلی عەباس کەمەندی ئێرۆ مەولودیژە هەولێرێ دەستخۆش و لە هەولێریش فستیڤاڵ عەباسی کەمەندی بەڕێوە دەچێت بەمان ناوی مامۆستای حەوت هونەر چەند چالاکێک لە فستیڤاڵەکە بەڕێوە دەچێت بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەشێکی فستیڤاڵەکە دەبینین لە بواری نیگارکێشە کێشیدا بە دەیان تابلوی زۆر جوانی هەیە لە بواری دۆبلاژی تەلەڤیزۆنیدا
بە سەدان فیلم و دراما و شتی کورتی تەلەڤیزۆنی هەیە هەمووی جاری وایە لە یەک درامایە بە 4 دەنگ بە 5 دەنگ مامۆستا کەمەندی دەنگی خۆی گۆڕیوە لە بواری فیلمسازی کورتە فیلمی زۆر جوانی هەیە لە بواری میدیا لە بواری هەم لە رادیۆ هەم لە تەلەڤیزۆن هەم ڕیپۆرتاژ ئیشی کاری گرنگی کردووە و یەکێکە لە کەلەپور ناسە بە ناوبانگەکانی کورد مامۆستا کەمەندی کۆمەڵێک کەسایەتی و ڕووداوی ناو مێژووی 300 400 500 ساڵی کوردی لە ناو گوندەکانی کوردستانە کۆ کردوتەوە کە هەمووشی ئێستا لە ناو دەستگاکانی کۆماری ئیسلامی ئێرانە پارێزراون ئەوانە لە هەموو ئەو بارانەیە ئیشی کردووە هێشتا ڕەنگە شت هەبێ من لە یادم کردبێت لە بواری بووکەڵە سازیش ئەو شانۆی مناڵان کە بووکەڵە دروستەکەی ئەوەی کە پێڵێن بە عەرەبیانە قەرەقۆس ئەمانە کە ئەم بووکەڵانەی دروستە کرد و خۆی سوورۆکەکەی نووسی خۆشی دەنگەکانی تۆمارە کرد کتێبی گرنگی هەیە لە بواری مێژوو کۆمەڵێک کتێبی زۆر گرنگی هەیە بۆیە ئەڵێم مامۆستای ڕەنگە بڵێم 14 هونەریشە نەک 7 هونەر بەڵام ئەم ناوەوە وا ڕۆیشتووە منیش هەر حەزم کرد بەم ناوە بنێم خۆشەویستان کاتتان زۆرتر لێ ناگرم تەنیا ئەوەیە لەم فیستیڤاڵەیە دوو کتێب کە من بۆ خۆم ئامادەم کردووە لە دوای کۆتایی ئەم ڕێوڕسمەیە دەستگای ماڵی وەفایی چاپی کردو بە سپاسەوە دوو کتێبەکە ئەم کتێبە بە کورتی باسییانەکەم کتێبی یەکەم حەکایەت و هەدایەت حەکایەت و هەدایەت کۆمەڵێ مامۆستا خۆی ناوی ناوە فیلمنامە سیناریۆی چیرۆکی کۆنی کوردەواریە بە سیناریۆی فیلمی کورتکورتی بۆ دروست کردوون کە زۆر نایە بە زۆر بە زمانێکی زۆر نایە نووسراوە و خۆی جارێکیان نامەیەکی بۆ ناردم نامەکە لەم شاشەیە پیشاندرا ئەو نامەیە بۆی نووسیم منی تەخویل کرد وتی تۆ چۆن چاپیەکەی چۆن بڵاوی کەیتەوە ئازادی لەوەیە منیش ڕاستی دوای کۆچی دوایی هیمەتێکی زۆرم کرد زۆر لەگەڵی شەو ڕۆژم خستە سەریەک تا ئەم چیرۆکانم کردە کتێبێک و هەر بە ناوی خۆی کە ناوی نابوو حەکایەت و هەدایەت کتێبەکە ئەنی ناڵێم من نووسیومە کتێبەکەم بەس کۆ کردوتەوە ئەو دەستەواژەی کە لە کوردی مکریان بەکارێنن گردوکۆ بۆ کتێبەکە نووسیمە گردوکۆ من کۆم کردوتەوە ینی بەرهەمی فکری من نییە بەڵام وەکو قەرزارباریەک بەرامبەر ئەو خزمەتەی مامۆستا ئەو کتێبم کردووە هیوادارم بیخوێنەوە شتی زۆر نایە بە زۆر جوانە ئەوانەی کە حەزیان لە چیرۆکە حەزیان لە فیلمسازی حەزیان لە هەر شتێکی ژیانی کۆنی کوردەواریە و پند و عیبرەتی زۆر جوانی تایە و بە زمانێکی زۆر باڵا و نایاب نووسراوە کتێبی دووهەممان ڕاستی پاش ئەوەی کە ناسیم دیمانەیەکی زۆر دوور و درێژم لەگەڵ لە حەفتەنامەی باز لەگەڵ کرد ئەو وەختە بە حەڵەقات بڵاو بۆ بەڵام لە دوای کۆچی دوایی وتم ئەبێ ئەم دیمانە دوور و درێژە بکەینە کتێبێک ئەم دوو کتێبە هیوادارم هەمووتان پێی ئاشنا بن هەوڵ بدەن ئەگەر کاتتان هەبوو تااقەتان هەبوو بەڵام دوو کتێبی زۆر گرنگن لە ناو دیمانە دوور و درێژەکە شتی زۆر گرنگ نهێنی زۆر شتی تایبەتی تایە لە هەموو ئەو بوارانەی کاری تیاکە باسیەکە و باسی هەموو بەرهەمەکانی خۆیەکە و ئەوەندەی من توانی بێتم تەمانە وەختەی مقابلەم لەگەڵ کرد بەداخەوە نەخۆش بوو ئەوەندەی من توانیم جوڵاندم بۆ ئەوەی قسە بکە و ئەم کتێبەی لێ بەرهەم بێت من بە سپاسەوە ماڵباتی کەمەندیش ئازادیان کردم لەوەی کە من ئەو دوو کتێبە چاپ بکەم ئیزنم لەوانیش خواست دووبارە بە خێراتتانەکەم زۆر سپاستانەکەم زۆر خۆشحاڵم سپاس بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە ئەم هۆڵەی پێداین سپاس بۆ ئەو خوشک و برایەنم لەم هۆڵە لە کارمەندانی ئەم هۆڵە کە ئەرکیان کێشا سپاس بۆ ئەو خوشک و برا و هاوکارانم لە ستافی دەستگای میدیایی لە ستافی باز نیوز هەروەها زۆر سپاس بۆ هاتنی ئێوە خوا ئەو کوردستانە ئازیزە و ئەو هەولێرە جوانەمان لێ نەستێنێ و هیوادارم هەمیشە پارێزراو بێ هێژان لە هەولێرێکی دەستگەها میدیایە باز ویستەڤاڵە عەباس کەمەندی مامۆستای حەفت بەرهەمان بڕێوە دەبێتن ji saet 3:30 dest pê kiriye hetan jî berdewam diketin di vê merasîmê de xelat jî dihêne debaşkirin hindek dîmenan bu hewa vedguhêzîn ji vê derê ku ev merasîme ji aliyê دەستگەها میدیایە باز و هاتیە ڕێخستن ji bo مامۆستای حەفت هونەران عەباس کەمەندی تێدا نمایشکردنا دوو کتێبên نویسەر و ڕۆژنامەvan بەرهەم عەلی دەربارەی عەباس کەمەندیە و هونەر و ژیاناوی کا çawa حەفت هونەر ئافراندنە و کارینە باندور و ڕوولا خۆ تێدا بگەڕیتن
پشتڕژی گەشتێک بوو ناف ئاوازێن کەمەندی ئەوژی یەکژی بڕگەیانە مامۆستا فەرەنغەفور بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر گەورە هونەرمەند و گەورەی نووسەر و بەقەت باڵای هەموو چیاکانی کوردستان قەڵەمەکەی بەرزە و سپاس. گوڵی بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر لەلایەن مامۆستا فەرەنغەفور بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر پێشکەش دەکرێت. دکتۆر ڤیان سەلەمان سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان وەک یەکێتی ئافرەتانی کوردستان چەپکە گوڵی هەموو ئافرەتانی کوردستانی هێناوە پێشکەشی بە خێزان و کچی هونەرمەند عەباسی کەمەندیەکات. وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان لەلایەن نوێنەری وەزیرەوە دیارێکی تایبەت بە ئاڵای کوردستان نەخشێنراوە پێشکەش بە خانەوادەی کەمەندی دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان. دیاری کەرکووکی دڵە هەمیشە زیندۆکەی کوردستان لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان گوڵی تایبەتی هەموو کەرکووکیەکانی هێناوە با بفەرمێت. سڵاو بۆ کەرکووکی دڵی کوردستان چۆپڵەیەکیان بۆ لێ بدەن. کاگ ئەحمەد کارگێڕی لقی سێ. کاکە مەیسەر سکرتێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان خەڵاتی لاوانی هێناوە چەپکە گوڵی لاوانی هێناوە ئەوانەی کە لەسەر ئەو ڕێڕەوە دەڕۆن و خزمەت بە هونەر دەکەن با بفەرمێت. خاتو ئاوات بەڕێبەری کاروباری زەردەشتیەکان لە وەزارەتی ئەوقاف کەرەم کە ئاوات خان. کاکی واسوعات چەپکێ گوڵی هێناوە سەرۆکی لقی هەولێری سندیکای هونەرمەندان دەڵێ پەڕە بە پەڕەی گۆڵ ناوی هونەرمەندێکی لەسرە بە ناوی ئەو هەموو هونەرمەندانی هەولێرەوە چەپکە گۆڵ پێشکەش بە خانەوادەی عەباسی کەمەندێکە بە کەرەمکە. سەرچاوەکانم ئاوت خەنگیان. سنتەری پیۆنی بۆ جوانکاری پێی باش بوو ئەو گوڵانش جوانکاری بکات بیهێنێ بۆ سەر سێج و پێشکەشی بکات. سپاس بۆ هەموو لایەک لەلایەن خاتوهێلینەوە ئەو گوڵانە پێشکەش بە خانەوادەی عەباسی کەمەندی دەکرێت با بفەرمێت. بریکاری وەزارەتی ڕۆشنبیری دەڵێ بە ئەو گوڵانە جوانتر بن لەسەر ستەیجەکە. بێگومان ئەمڕۆ ئەم فستیڤالە جوانترەکە گوڵ دیسانەوە ئەڵێم بۆنتان لە بۆنی ئەو گوڵانە خۆشتر بێ تەمەنی هەر هەمووشتان لە تەمەنی ئەو گوڵانە درێژتر بێ. ئەگەر هەر کەسێکم لەبیر چووە خەجاڵەتم داوای لێبوردنەکەم ئەگەر هەر کەسێکم پێش و دوا خستووە لە گەورەی خۆتان داوای لێبوردنم قوبوڵ بکەن چکە جگاکانی ئێوە لەسەر سەر و لەسەر چاوانمانایە. خاتو سروە
هۆنراوەیەکی باوکی پێشکەش دەکات تەبعاً دڵیشی زۆر زۆر پڕە چاوەکانی هەمیشە پڕ لە فرمێسکە ئەوە خۆشەویستی کچە بۆ باوک جا بۆ هونەرمەندێکی وەکو گەورەی مەزنی وەکو عەباسی کەمەندی و دواپەی ویشمان پێشکەشەکە لەگەڵمانە بن و بینەرە ئازیزەکانیش لەگەڵمانایە ئەو گوڵانش پێشکەشە بە ڕۆحی هونەرمەندی گەورە و مەزن عەباسی کەمەندی فەرموو وەخان ڕێز و سڵامەت لە خمە تۆ میێوانگەل عەزیزە ئومیدوارم کە هەمووتان سڵامەت بن زۆر سپاستان دەکەم کە قبوڵە زەحمەتان فەرمووگە ئیمڕۆ هاتکن بۆ ئەم فێستیڤاڵە کە بە یەکەوە بە یادی باوکی عەزیزم مامۆستا عەباسی کەمەندی جەم بینەوە هەروەها زۆر سپاسی کاک بەرهەمەکەم کە هەمیشە هۆڵی داوە لەسەر ئیشەکان بابم کار بکات کە یادی زیندوو نگابێڵێ و لە میدیای باس لەوانی شەروە تەشەکۆرەکەم لە ئێوە عەزیزگەر هیوادارم کە هەمیشە سڵامەت بن هەروەها ئومیدوارم کە ڕۆژێ بێت بە کۆمەک کاک بەرهەم عەزیز زیندگینامەی بابم بگەیتە دەستان و من مطمئنم ڕۆژێکی زیندگی نامەی بابم بخوێنن چەندە خۆشتان دەبێت 100 بەرابەرە بێ ئەو خۆشەویستیتانە هەروەها کتێوگەلێک دیتان و لەسەری باسکریا هاوردوومانە ئومیدوارم بێ بە کوردی و بەدەستام گەی زۆر سپاستان دەکەم لەسەر ئیزنتان یەکێ لە شێعرەکە بەوەکم بۆتان ئەخوێنم هێندە مەستی تۆم لە چاوانم شەرابۆ دێتە دەر هێندە سوتاوم لە ناخم دوی کەبابۆ دێتە دەر هێندە عشقی تۆم لە دڵدایە لە ئاهم گوێگرا دەنگی چەنگ و سۆزی ئاهەنگ و ڕۆبابۆ دێتە دەر دەنگی من هەرچەند سۆزی تۆی دەرونی عاشقا ئاوری ساڵانی ڕابردووی فراغۆ تێدە دەر لەم دەرەونەم وەک قوڵەی ئاتەشفشانی ئاوزوو تا قیامەت بێ و چەند زووخی مزابۆ دێتە دەر ڕێبەرۆ هەرکوێ ئەبەم لشتین و ئاوم دیتە دی پێ بەرۆ هەرجێ ئەنم وشکی سەرابۆ دێتە دەر قەت بە مەیلی خۆم نییە گەرجار و بارێ دێمە دەنگ دوودی ئاخی عاشقی مەست و خەرابۆ دێتە دی زۆر سپاس ماڵاوە خۆشەویستانم بە لەوەی کۆتایی بەم فستیڤاڵە بێنین ئاگادارتان نەکەینەوە کە هەردوو کتێبی حکایەت و هیدایەت و مامۆسای حەوت هونەر کە لەلایەن ماڵی وەفاییەوە هاتۆتە چاپکردن لەبەر دەرگای چوونە دەرەوە و هەروەها لەسەر ئەم ستەیجەش ئامادەیە نرخەکەی گەلک هەرزانە بە 8,000 دینارە هیوادارین ئێوەی بە ڕێز و عاشقی کەمەندی کتێب و خوێندنەوە وەک ڕێزێک لە کەمەندی و خزمەتە گەورەکانی کە پێشکەشی کردوین زۆرترین ژماری ئەو کتێبە بکڕن هەر بە ڕێزێکیش پێی خۆش بوو بەرهەم عەلی لێرە ئامادەی ئەتوانێ واژووتان بۆ بکات هیوادارین وەک پشتیوانێک لە کتێب و پرۆسەی خوێندنەوە هاوکارمان بن و زۆر سوپاستانەکەین جارێکی تر بەخێر بێن سەر و سەرچاوانمان خۆشحاڵتان کردین سپاس و سڵاو و ڕێز بۆ هەموو بینەرە ئازیزەکانمان بە ناوی دەستگای میدیایی باز پێتان ئەڵێین بەخێر بێن سەر و سەرچاوان هەمیشە لە فستیڤاڵی خۆشی و بەختەوەری و هونەریدا ئامادەبین کوردستانمان ئاوەدان بێ ئاڵاکەمان بەرز و شەکاوە بێ چ لە دەرەوە چ لەسەر ستەیج ئەو کتێبە لێرە ئامادەیە کە نووسەری هەردوو کتێب بەرهەم عەلیە بەڵێ ئەڤروکیا لە هەولێرە ڤیستەڤاڵە عەباس کەمەندی بڕێڤەچوو بە سپۆنسەریە مەدیایە کوردستان 24 کە دکیومنتێکە تایبەت لەسەر ژیانەوەی و کارێن و خەباتێن وی دەوێ سەکتۆرێدا جالیە کوردستان 24 هاتبوو ئامادەکردن و دەوێ ڤیستەڤاڵێدا هاتە پێشکەشکردن